سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. پەیامی حەڤدە ڕێکخراوی مافی مرۆڤ بۆ نەتەوە یەکگرتووەکان دژ بە حوکمی سێدارە، بەرز ڕاگررتنی یادی 6 شاخەوانی گیان بەختکردووی شاری بانە، بوومە لەرزەی قەرسی شیرین و دۆخی خراپی هاوڵاتیان، ناڕەزایەتی خانشینکراوانی فولاد لە تاران و راپۆرتێک لەسەر دەستبەسەرکردنی شارۆمەندان لەلایەن ناوەندە ئەمنیەکانەوە. پەیامی حەڤدە ڕێکخراوی مافی مرۆڤ بۆ نەتەوە یەکگرتووەکان دژ بە حوکمی سێدارە. ڕۆژی دووشەممە 13 ڕەشەمەی 1403 حەڤدە ڕێکخراوی مافی مرۆڤ لە نامەیەکدا نیگەرانی خۆیان بەهۆی زیادبوونی مەترسی لە سێدارەدانی وریشە مورادی و پەخشان عەزیزی بەندکراوانی سیاسی لە زیندانی ئەڤێنەوە ڕاگەیاند. ئەم ڕێکخراوانە لە نامەکەدا داوایان لە دەوڵەتی ئەڵمان و نەتەوە یەکگرتووەکان کردکە هەموو توانایی دیپلۆماسی خۆیان بۆ هەڵوەشانەوەی حوکمی لە سێدارەدرانی ئۆد و بەندکراوە سیاسیە بەکاربێنن. هەروەها لە نامەکەدا ئاماژە بە ناڕەوابوونی حوکمی سێدارەی ئۆد و بەندکراوە سیاسیە و هەروەها بەکارهێنانی سیستماتیکی حوکمی سێدارە لەلایەن کۆماری ئیسلامیەوە بۆ بێدەنگکردن و لە ناوبردنی ناڕازیان لە ئێران کراوە. نامەی بەندکراوێکی سیاسی کورد بۆ هەواڵنێری تایبەتی مافی مرۆڤ لە نەتەوە یەکگرتووەکان. بەندکراوێکی سیاسی بە ناوی مۆتەلێب ئەحمەدیان کە لە ساڵی 1389 هەساویەوە لە بەندیخانەکانی کۆماری ئیسلامیدایە لە نامەیەکدا خراپی دۆخی تەندروستی و بێبەشبوونی لە دەرمان ڕاگەیاند. ناوبراو ڕێکەوتی 24 ڕەشەمەی 1389 هەتاوی لەلایەن دادگای ئینقلابی شاری سەقزەوە بە تۆمەتی شۆڕشی چەکداری دژ بە کۆماری ئیسلامی و ئەندامبوون لە یەکێک لە حزبە کوردستانیەکان حوکمی 30 ساڵ بەندکران و دوورخستنەوەی بۆ زیندانی میناب بەسەردا سەپێنرا. ئەو بەندکراوە سیاسیە ماوەی 15 ساڵ لە حوکمەکەی بەبێ ڕۆژێک مۆرەخەسی تێپەڕکردووە و بەهۆی ئەشکەنجەی زۆر لەلایەن ناوەندە ئەمنیەکانەوە هەروەها مانەوەی زۆری لە بەندیخانە تووشی جۆرەها نەخۆشی بووە. بەرزڕاگررتنی یادی 6 شاخەوانی گیان بەختکردووی شاری بانە. ڕۆژی سێشەممە 14 ڕەشەمەی 1403 بنەماڵە و کۆمەڵێکی زۆر لە خەڵکی شاری بانە بە بۆنەی بەرزڕاگررتنی یادی گیان بەختکردوانی ڕۆنۆی بەفر لەسەر گڵخۆکانیان کۆبوونەوە. ئێوارەیە ڕۆژی هەینی 10 ڕەشەمەی 1403 6 شاخەوانی کوردی خەڵکی شاری بانە بەهۆی ڕۆنۆی بەفرەوە لە بەرزاییەکانی حەوتاش گیانیان بەخت کرد. بنەماڵەی گیان بەختکردوانی و کۆمەڵێکی زۆر لە خەڵکی شاری بانە بە بۆنەی بەرزڕاگررتنی یادی 6 شاخەوانی گیان بەختکردو لەسەر گوڵکۆکانیان کۆبوونەوە و هاوخەمی خۆیان لەگەڵ بنەماڵەکانیان ڕاگەیاند. برینداربوونی 21 قوتابی بەهۆی ڕوودانی ڕووداوی هاتوچۆ لە خۆی. ڕۆژی سێشەممە 14 ڕەشەمەی 1403 21 قوتابی لە ناوچەی کۆتۆل سەر بە شارستانی خوێ بەهۆی ڕوودانی ڕووداوی هاتوچۆ بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکران. بەیانی ڕۆژی سێشەممە پاسێکی هەڵگری قوتابیان لە جادەیەکی سەر بە ناوچەی کۆتۆلی خۆی بەهۆی ڕووداوێکی نادیارەوە هەڵدێردراوە. بەپێی راپۆرتەکان هێشتا هۆکاری ئەم ڕووداوە دیار نییە و قوتابیانی بریندار پاش گواستنەوەیان بۆ نەخۆشخانە لەژێر چاودێری پزیشکیدان. جێگەی ئاماژەیە لە ساڵانی ڕابردوودا بەهۆی خراپی دۆخی ڕێگەوبان و ئامرازی گواستنەوەی قوتابیان ژمارێکی زۆر گیانیان نەدەستاوە و بریندار بوون. هاتنی بوومە لەرزە لە قەسری شیرین و دۆخی خراپی هاوڵاتیان. بەرەبەیانی سێشەممە 14 ڕەشەمەی 1403 بوومە لەرزەیەک بە گوڕی 4.8 پلەی ڕیشتەر ناوچەی قەسر شیرینی کرماشانی لەرزاند و
هاوڵاتیان شەوێکی ساردیان لە شەقام و کۆڵانەکانی ئەو شارەدا تێپەڕ کرد. بە پێی هەواڵەکان خەڵکی ئەو ناوچەیە بەهۆی بەرزبوونی پلێ بوومەلەرزەکەوە ڕژانە دەرەوەی ماڵەکانیان و بەهۆی بایەخنەدانی کۆماری ئیسلامی بە دۆخی هاوڵاتیان زۆرێک لە خەڵکی ئەو ناوچەیە شەوی ساردیان بەبێ دەستڕاگەیشتن بە حەشارگە و پێداویستە سەرەتاییەکان تێپەڕ کرد. جێگەی ئاماژەیە ئەو ناوچەیە لە ساڵانی ڕابردوودا بەهۆی بوومەلەرزەوە خەڵک زیانێکی زۆریان بەرکەوتووە و تا ئێستا کۆماری ئیسلامی زیانەکانی خەڵکی قەرەبوو نەکردووەتەوە. قەدەغەکردنی دامەزراندنی حزبی نەتەوەیی لە سووریا. بە وتەیە بەرپرسانی دەوڵەتی نوێ سووریا لە ڕۆژانی داهاتوودا ڕەشنووسی یاسای نوێ لە سووریا ڕادەستی سەرۆکۆمار دەکرێت و بەپێی یاسای نوێ لە سووریا بۆ ماوەیەکی کاتی دامەزراندنی حزبی نەتەوەیی کوردی لە سووریا قەدەغە دەکرێت. بە وتەی ئیسماعیل خەلفان ئەندامی لێژنەی داڕەشنی ڕەشنووسی یاسای نوێ لە سووریا لە ڕۆژانی داهاتوودا ڕەشنووسی یاسای نوێ لە سووریا ڕادەستی سەرۆکۆماری کاتی دەکرێت و لە بەشێک لە ڕەشنووسەکەدا ئاماژە بە قەدەغەی 2 ساڵەی دامەزراندنی حزبی نەتەوەیی کوردی لە سووریا کراوە. کۆبوونەوەی بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە سزای سێدارە لە بەردەم بەندیخانەی ئێڤین. ڕۆژی سێشەممە 14 ڕۆژەمەی 1403 کۆمەڵێک لە بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە سزای سێدارە لە بەردەم بەندیخانەی ئێڤین کۆبوونەوە و خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارەی بەندکراوان بوون. ناڕازیان بە بەدەستەوە گرتنی پلاکارد و وتنەوەی دروشمی نا بۆ سێدارە خوازیاری بێدەنگ نەبوونی ئازادی خوازان لە ئاست لە سێدارەدانی بەندکراوان و هەڵوەشانەوەی سزای سێدارە بوون. هەروەها بەشداربووانی کۆبوونەوەکە پشتیوانی خۆیان لە هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە دەربڕی و خوازیاری پشتیوانی لەو هەڵمەتە بوو. ناڕزایەتی خانشینکراوانی فولاد لە تاران. ڕۆژی سێشەممە 14 ڕەشەممە خانشینکراوانی فولاد لە تاران دژ بە ڕاوەستاندنی خزمەتگوزاریە دەرمانیەکان لە بەردەم وەزارەتی کار کۆبوونەوە. بەشداربووانی کۆبوونەوەکە کە لە شارەکانی کرمان، مازندەران و ئیسفەهانەوە بەشدار ببوون، خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەستەکانیان، دابینکردنی بیمەی دەرمانی، وەدی هاتنی داخوازیە دواخراوەکان، هاوسانسازی حەقدەستەکانیان لەگەڵ ڕێژەی هەڵاوسان و دابینکردنی بیمەی تەکمیلی بوون. کۆبوونەوەی فەرمانبەرانی زانکۆی زانستە پزیشکیەکانی یاسووج. ڕۆژی دووشەممە 13 ڕەشەمەی 1403 کۆمەڵێک لە فەرمانبەرانی زانکۆی زانستە پزیشکیەکانی یاسووج دژ بە وەدی نەهاتنی داخوازیەکانیان لە بەردەم وەستانداریە و شارە کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان ناڕازیان دژ بە خراپی دۆخی ژیان و معیشەتیان ناڕزایەتیان دەربڕی و خوازیاری زیادکردنی ئاستی حەقدەستەکانیان، وەدی هاتنی داخوازی و پێدانی حەقدەستە دواخراوەکان، بایەخدانی کۆماری ئیسلامی بە ژیان و معیشەتیان و هەروەها دابینکردنی بیمەی دەرمانی بوون. راپۆرتێک لەسەر دەستبەسەرکردنی شارۆمەندان لەلایەن ناوەندە ئەمنیەکانەوە. بەپێی ئامارە فەرمیەکان لە مانگی ڕابردوودا لانی کەم 125 شارۆمەند لە شارە جیاوازەکانی ئێراندا لەلایەن هێزەکانی ئێدارەی دەسەڵاتەوە دەستبەسەرکراون کە 10 کەسیان ژن بوون. بەپێی ئەو راپۆرتە زۆرترین ئاماری دەستبەسەرکراوان لە پارێزگای سیستان و بەلوچستان و دەستبەسەرکردنی شارۆمەندان لەلایەن ناوەندە ئەمنیەکانەوە لە ساڵی ڕابردوو بە ڕێژەی 12.5% بەرز بووەتەوە. جێگەی ئاماژەیە 46 کەس لە دەستبەسەرکراوان هاوڵاتی کوردن و هێشتا هۆکاری دەستبەسەرکران و شوێنی ڕاگررتنی ژمارەیەک لە دەستبەسەرکراوان دیار نییە. دووە هەواڵ لە سێدارەزانی 2 بەندکراو لە زیندانی وەکیلابادی مەشهەد. ڕۆژی شەممە 11 ڕەشەمەی 1403 2 بەندکراو بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە بەندیخانەی وەکیلابادی مەشهەد ئیعدام کراون. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ
دوو برای بەندکراو بە ناوەکانی ئێبراهیم خەلیلیفەر و غوڵام حوسێن خەلیلیفەر خەڵکی شارستانی توربەتی جام کە بۆ ماوەی 3 ساڵ لە بەندیخانەی وەکیلابادی مەشهەد ڕاگیریان بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە سێدارە درەون. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسودە.